إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، یەکێکی تر لە چوارینەکانی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بواری پەرستشە حەدیثەکەی سەمورەی بنی جندوبە رضی الله عنه کەوا فەرمووی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی: أحب الكلام إلى الله أربع: سبحان الله والحمد لله ولا إله إلا الله ولا إله إلا الله والله أكبر، لا يضرك بأيهن بدأت. خۆشەویستەکانم، ئەم حەدیثە ئیمامی مسلم بۆمان یەگەڕێتەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: خۆشەویستترین قسە لە لای خوای پەروەردگار، خۆشەویستترین گفتار لە لای خوای پەروەردگار چوارە: سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. کێشەش نییە بە هەر کامیان دەست پێەکەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم، چونکە هەر یەکێک لەمانە معناکانی لەوی تر جوداترە. کاتێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خۆشەویستترین وشە لە لای خوای تەعالا، یعنی ئەحەقترین شایستەترین کەلامە کە خوا وەری بگرێ، شایستەترین کەلامە کە خوا وەری بگرێ، و لە هەموو قسەیەکیش و لە هەموو گفتارێک کە لە دەمی ئینسان دەرئەچێ لە هەمووی ئەجرەکەی زیاترە. طبعا جگە لە قورئان، طبعا جگە لە قورئان، چونکە قورئان خوێندن وەکو جنابتان چەند جار لە منەوە و لە مامۆسایانی تریشەوە بیستوتانە کە گشت حرفێکی 10 حەسەنەیە. ئێستا بابین تەماشاکەین بۆ ئەم وشانە لە هەموو وشەیەک لە لای خوای تەعالا گەورەترە و خۆشەویسترە. خۆشەویستەکانم، ئێمە خوای تەعالا دروستی کردین و هەموو ئەوەی کە لە بوونەوەرە هەیە هەمووی خەڵقی خوای پەروەردگارە، و شایستەترین زات کە مەدەح بکرێ کە بە تاک و تەنیا بپەرسترێ رب العالمینە، رب العالمینە. بەڵکو ئینسانەکان و هەموو کەون و کائیناتیش بۆ ئەوە دروستکراون کە پەرستشی خوای پەروەردگار بکەن و تەعزیمی خوای پەروەردگار بکەن. هەر وشەیەک گەورەی خوای تەعالای تیابێ، پاک ڕاگرتنی خوای پەروەردگاری تیابێ، تاک و تەنیایی خوای تەعالا بگەیەنێ، ئەو وشانە لە هەمووی گەورەترە. و لێرەشە خوای تەعالا چوار وشەی داناوە کە هەر وشەیەک لەمانە گەورەی خوای تەعالا ئەسەلمێنێ، گەورەی خوای تەعالا ئەگەیەنێ. سبحان الله واتە ئاماژەکردنە بەوەی کە خوای تەعالا پاک و بێگەرتە لە هەموو نوقسانیەک. خوای تەعالا هیچ کەم و کورتیەکی نییە، ئەو کەم و کورتیانەی لە مەخلوقاتەکانیان هەیە خوای تەعالا لێی بەریئە، هەر کەم و کورتیەک. بۆ نمونە خوای تەعالا ناخەوێ، مرۆڤەکان ئەخەون. بۆ نمونە خوای تەعالا نامرێ، حەی و باقیە، ئێمە ئەخەوین. گەورەترین ئاەت لە قورئانە ئاەت الکورسیە. بۆ لەبەرەوەی لە ئاەت الکورسیە صفاتەکانی خوای تەعالای تایە: الله لا إله إلا هو الحي، زیندوو هەرگیز نامرێ، القيوم لا تأخذه سنة ولا نوم، نە ئەنۆزەدا و نەش ئەخەوێ هەتا کۆتایی. گەورەترین سوورەت لە سوورەتەکانی قورئان کە لە کورتی شایەکێکە لە سوورەتە زۆر زۆر کورتەکان
سێکوتی قورآنە خوێندنەوەی پاداشتەکەی سێکوتی قورآنە کە بریتە لە سوورەتی ئیخلاص. سوورەتی ئیخلاص ئەوەی کە لەناو خۆمانە پێی ئەوترێ سوورەتی قل هو الله أحد. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. أما پیغمبر فرمی صلی الله عليه وسلم تعدل ثلث القرآن بقدر سيكوتي قرآن بو لبروي صفة الرحمن تيايا لبروي تاكو تنياي خواهي تعالى أسلميني بخويندنوي أجري سيكوتي قرآن الدسكاوي سيد كان بر الزكارم كابرايك لأصحاب كاني في غمر إخوة صلى الله عليه وسلم لپێشنوێژی مسلمانانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناردبوونی بۆ شوێنێک ئەو ئیمامەتیانیان کرد هەموو جارێ لەگەڵ سوورەتێکی دوای فاتحە لەگەڵ سوورەتێکی ترە قل هو الله أحد یەخوێنە. سەحابەکان هاتنەوە بۆ پێغەمبەری خوا باسییان کرد پێغەمبەری خوایش ناردی بە شوێنیان فەرمووی بۆ وا ئەکەی ئەوە فاتحە لە هەموو سوورەتێکە ئەخوێنرێ بەس بۆ قل هو الله أحد ئەخوێنی لە هەموو سوورەتێکە فەرمووی ئەو سوورەتە لام زۆر خۆشەویستە زۆر لەزەتی لێ ئەبیرم چونکە باس تاکو تەنیایی خوای پەروەردگارەکە فەرمووی دەی ئەو خوایەی کە تۆ خۆشت ئەوێ ئەویش تۆی خۆشەوێ. بۆیە بەڕێزان هەر کەلیمەیەک هەر وشەیەک باسی حەق و ڕاستێتی بکات کە ڕاستی ترین شت خوای پەروەردگارە و سیفاتە جوانەکانی خوای پەروەردگارە ئەوە لای خوای لە هەموو خۆشەویسترە. جا ئەم كلماتنا أو معناكيتي سبحان الله يعني باكو بيقردي خواي پروردگار أكم رب العالمين يعني تو باكي بيقردي بكمكوريت همو صفاتي جوان وتواويل تويا يا رب العالمين خاوني همشتكاني. الحمد لله يعني آماجي بوشي لبويك خوايا خخاوني هموش تكانا تو سوپاسي كي مستحقة كواتو سوپاسي بكي ستايشي بكي بس خوايا مستحقة تو ستايشي بكي يعني استا خوش يفسكانم اما كاتي كسي چاكيك من برامبر وكا اما علين سوپاس تكين شكر بوتو يعني بكابرا حتى خواي في غمري خواه فرمي صلى الله عليه وسلم اگر كسي چاكيك كد شكر تانك شكري خواه تانك ده بلام قط ئێوە بە کەسێ ناژن الحەمد لەک بە کەستان وتووە چاکەیەکتان بۆ بکە بڵێن الحەمد لەک خۆ حەمد و شکر مرادفن لایەکەوە بەڵام بەخوا ئەڵێ الحەمد لەک خوا بە تەنیا شایستەی حەمدکردنە شایستەی ئەوەیە کە تو ستایشی بکەی یعنی چی شایستە حەمد و شکر ئەوە فەرقەکەیانە شکر بەرامبەر بە چاکەیە يعني كسي چاكيك برامبرك تو شكريكي بس حمد برامبر بكس ذاتك كمستحقة اگر چاكيك شيبوت نوي اگر چي حمود چاكا كان يخوايا يسبون نمونه تو منالكت امري كسي خوشويست امري ميردكت امري خزانكت امري تولي الحمد لله يعني لكاتك او خوشوني صبره بس تو لەگەڵ ئەوەیشا حەمدی خوای گەورەکەی لەبەرەوە ئەو وشەیە زۆر زۆر گەورەیە. خۆشەویستەکانم وشەی لا إله إلا الله ئاماژەیە بەوەی کە يعني ئەسڵی دینی ئێمە بریتە لە دینی تەوحید يعني ئێمە ئەڵێن تەنها ذاتی خوا مستحقە ئێمە بیپەرستین و شەریکی بۆ قەرار نەدەین. وشەی لا إله إلا الله ئیسپاتی تنيابوني خواءك كهر أو مستحق عبادته وإثباتي أواك كبحيد شوازيك دروسني كذبك بشريكي كذبك بشريكي خوش يسكانم دروسني عبادة بو هيج ذاتي بكر إلا بو الله نبي بس الله مستحق إيما بي پرستين هيج كسي چند قوربه بو نمونه پاشاکان زور جار ادعای پاشایتیان کردیه ئەوانەی کە مڵکی خەڵکیان بەدەستە سەر و ماڵی خەڵکیان بەدەستە سیرەکەی ئەوانە جاری واه بۆ خوای تەعالا بە بەسیترین شت لە ناوی بردوون تیانە هەبوو بە مێشول لە تیا چووە تیانە هەبووە بە ئاو خنکاوە تیانە هەیە جەڵتە لێدا
يعني ئەوانە خاوەنی ڕوحی خۆیان نین. ئەیتر من بۆ شایستە بن من ملیان بۆ کەچکەم، ملیان بپاڕێمەوە، من تەنازولیان بۆ بکەم. خۆ ئێستا ئەم دەردەی کە هەموو مرۆڤایەتی بەدەستەوە ئەناڵێنێ لە کوڕەی زەویە هەمووی سەبەبەکەی ئەوەیە خەڵک بوونەتە عەبدی غەیری خوا. براینە ئەگەر ئێمە هەر هەمومان لە یەک کاتا بڕیار بدەین بەس خوا خاوەنی هەموو شتەکان بێ، یعنی وا بڕیار دەین بەس ئەو بپەرستین، بەس ئەو بە ڕازق بزانین، بەس ئەو بە خالق بزانین، بەس ئەو بە خاوەن هەموو شتەکان بزانین، بەس ئەو بە شایستە بزانین کە ملی بۆ کەچکەین کە عیبادەتی کەین بیپەرستین، وەڵڵاهی براینە هەموو ژیان ئەگۆڕێ، هەموو ژیان ئەگۆڕێ. وەکو چۆن لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ژیان گۆڕا. کۆمەڵە خەڵکێکی پێپەتی بێکەلوپەل توانیان دەوڵەتێ دروست بکەن، دەوڵەتی فارس و ڕۆم کە دوو جەمسەری گەورەی جیهانی ئەو سەردەمە بوون، هەردوویان لە ناو چوون. بەو کۆمەڵە خەڵکە کە هیچیان نەبوو، تەنها لا ئیلاهە ئیلا اللهیان بوو. بەڵام بەڕاستەقینەی ئەیانوت ئەبوو لەهەب و ئەبوو جەهل بە هیچ شێوازێ نەیانەوت. بەڵام ئەبوو جەهلەکان و ئەبوو لەهەبەکان لەم زەمانە زۆر اعتیادی ئەیڵێن، زۆر اعتیادی ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله، بەڵام تاغوتە و بتپەرستە و خۆی بەخوا ئەزانی وڵێ لا ئیلاهە ئیلا الله. جو لە معناکەی تێنەگەیشتنە، لە معنای لا ئیلاهە ئیلا الله تێنەگەیشتنە. خەڵکێکی زۆر بە ملیۆنەها خەڵ لەسەر زەوی ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله، بەڵام حاشا کەمێکی لێی تێگەیشتووە، کەمێکی لێی تێگەیشتون. بۆیە حاڵمان ئاواتە، کەفی سەر دەریاین ئێمە لەبەرەوەی لە لا ئیلاهە ئیلا الله و لە تەوحید و جوانی تێنەگەیشتوین. ئەگەر بە جوانی لەو وشەیە تێبگەین وەڵڵاهی براینە هەموو شتەکان ئەگۆڕێ. ئەم جاوشەی الله ئەکبەر، الله ئەکبەر ئیسپاتی صفەتی کبریایە بۆ خوای پەروەردگار، ئاماژەیە بەوەی کە خوای تەعالا لە هەموو ئەوەی تۆ بە گەورە ئەیبینی لە هەموو ئەوانە گەورەترە. گەورەترین گەورەکان یا لە هەموو گەورەکان گەورەتر، چونکە خاوەنیانە، هەموویان ڕەشمەیان لەژێر دەستی خوای پەروەردگارەیە. هەموو گەورەکان، هەموو ئەوەی کە خۆیان بە گەورە ئەزانن هەمووی لەژێر دەستی خوای پەروەردگارن، ڕوحیان، ڕزقیان، هەموو شتەکانیان. ئەمە معنای ئەو چوار وشەیە: سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هیچ وشەیەک نییە کە خۆر لێ هەڵهات بێ، یعنی لەسەر ئەم دنیاە هیچ وشەیەک نییە ئەوەنەی ئەو چوار وشەیە لای خوای تەعالا خۆشەویستتر بێ. پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەم وشانە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەبێتە مای کەفارەتی گوناحەکانی ئینسان. ئەگەر گوناحەکانی ئینسان وەکو کەفی سەردەریا بێت ئەمانە هەموو ئەو گوناحانە ئەسڕنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ چوو بۆ ئیسراء و میعراج، کاتێن بەرز کرایەوە میعراج کرا بۆ ئاسمان، ئەفەرمێت چاوم بە ئیبراهیم کەوت، ئیبراهیم سەلامی لە هەمووتان کرد. پێغەمبەر ئیبراهیم باوک پێغەمبەران سەلامی لێتان کرد و عەلەیه السەلام. ئێمەش بۆیە ئەگەڕێینەوە. ئەمجا فەرمووی ئەی محەممەد بە ئوممەتەکەت بڵێ بەهەشت زۆر بۆن خۆشە، زۆر ڕازاوەیە، خاکەکەی زۆر پاک و جوان و بۆن خۆشە، ئاوەکەی زۆر سازگارە، و ئەو دارانەی کە لە ناو بەهەشتا ئەچەندرێ خوای تەعالا سەوزیەکە هەمووی بەم زکرانە سەوزە بێ، بە سبحان الله. ئەمە لە جیاتی ئاو ئەم زکرانە ئاوی دارەکانی بەهەشتت ئەدەن. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. خۆشەویستەکانم، کابرا سێ کەس هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمانیان هێنا. دوای ماوەیەکێکیان شەهید بوو، دوای ماوەیەکی ترێکیان شەهید بوو، دوای ماوەیەکێکیان ئەوی تریشیان مرد لەسەر جێگا. طەلحە ئەفەرمێ هەر سێکیانم بینی لە خەوا، بینیم ئەوەی لەسەر جێگا مردووە لەو دوانەکەی تر پلەی بەرزترە. عجایبە ماتاتمە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، خەوەکەم بۆی گێڕایەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی عجایبت نێ، ئەو کابرایە لە دوای ئەوان چەندە ماوەتەوە سبحان الله کردووە، الحمد لله کردووە، ولا إله إلا الله کردووە، الله أكبر کردووە، با ئەوانە لە پێناوی خوایە شەهید بێتن. بەڵام ئەمی تر
بەو زکرانە پلەکەی لەوان بەرزتر بۆتەوە کەوابوو ئەو زکرانە پلەی ئینسان بەرزەکاتەوە تەجاری وهەیە خاتە سەرەوەی شەهیدەکانیش لەبەر ئەوە خۆشەویستەکانم ضرورە ئێمە ئەم زکرانە لەسەر زمانمان بێ. هەروەها خۆشەویستەکانم لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەهەشتەکەتان دەست پێوە بگرن وتیان ئەی پێغەمبەری خوا ئێستا یعنی ئێمە وەکو چۆن بڵێ دوورین لە بەهەشت هێشتا نەگەیشتون پێی فەرمووی بەهەشتی ئێوە من باسم بەهەشتەکەی قیامەت ناکەم بەهەشتی ئێوە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەوەیە کە بەڕاستی لە ڕۆژی قیامەت هاتێ ئینسان ڕزگارەکە و ئەوەیە باقیات الصالحات کە خوای تعالی لە قورئانە فەرمێ والباقیات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا لە سوورەتی کەهف ئەوە باقیات الصالحاتە کە زۆر زۆر گەورەیە و ئەمێنێتەوە بۆ ئینسان. ڕۆژێکیان پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەخ ئەمجا ئاماژەی کرد فەرمووی پێنج شت چەندێ لە فەرمووی بەه پێنج شت چەندێ لە ترازوی ئینسانە قورسە لە ڕۆژی قیامەتە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەمجا فەرمووی مناڵێکی ساڵح کە لە پاش خۆت بمێنێتەوە دوعای خێرت بۆ بکە. لە ڕۆژێکیان ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتبوون باسی خێر و سەدەقەیان کرد وتیان ئەی پێغەمبەری خوا دەوڵەمەندەکان هەموو شتەکانیان بردووە وەکو ئێمە نوێژەکەن وەکو ئێمە ڕۆژوەگرن وەکو ئێمە خێر و خێراتەکەن ئەوان پارەیشیان لە ئێمە زۆرترە و بەو پارانە لە ئێمە پێشی ئێمە ئەکەون. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی با بزانن سبحان الله صدقەیە ئەگەر ئینسان بیڵێ الحمد لله صدقەیە لا إله إلا الله صدقية الله أكبر صدقية وأمر بچاكة صدقية ونهي لخرافة صدقية يعني صدقة بس بارانية دولة منا كان ببخشن أمانش همي صدقية أقر تو بيكي وتنانت إنسان هر كاريكي خير كأيكا فرموي حتى تيكلبون لقل خيزانة إنسان جن تيري بو أوي شهوتي خوي بباريزي لحرام وبو أوي يترو لحلال بكا فرموي أويش صدقية وتیان ئەی پێغەمبەری خوا خۆ ئەوە ئێمە شەهوەتی خۆمانی پێتێرەکەین فەرمووی شەهوەت تێرکردن لە حرامە نابێتە شەڕ نابێتە گوناح نابێتە تاوان وتیان بڵێ فەرمووی دەی لە خێرە لە حەڵاڵە ئەبێ بە خێر و سەدەقە بۆت کەوابوو سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر تۆ توانی پێشی دەوڵەمەندەکان بکەوی ئەو سەدەقە زۆر بکە تۆ پێشی ئەوانەکەوی. ئەم وشانە جاری وایە جێی قورئان ئەگرێتەوە بۆ ئەو کەسانەی کە نازانن قورئان بخوێنن. سەحابەیە کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من نازانم قورئان بخوێنم چی بکەم؟ ئەو کاتە قەڵەم قورئان نەبوو ئەو کاتە شریت نەبوو خەڵک گوێی لێ بگرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. ئەم وشانە بڵێ إن شاء الله بإذن خوي تعالى لجيكي قرآن أجي قرآن دسك بو أو كساني كنازان القرآن خوين يا وسيلة أني بو فيربوني قرآن داوا كرم خوي تعالى بخاطرنا وجوانا كان خوي الرحمن بيبكى هداية من بدا ذكري خوي بخاطر سر زمان من يا ربي خويا بردوان من بكي لسر طاعته وعبادتك يا رب العالمين خويا أموشانا لسر زمان من بهردم ذكري توي بيبكين لتو نزيق ببينا وبي يا رب العالمين يا ربي خويا الرحمن بيبكي رحم بدايك وباوك وبراو خوش كان من بكي شفاي نخوش كان من بدا يا ربي بتايبتي اوانيك داواي دعاء خير يعني لكردوين يا ربي رحم بمردو كان من بكي يا ربي خويا كردستان لبلا مصيبه بباريزي كاربدستاني امولات صالح بكي بيان غير توب ولا يخود دولان خيت ولا تاوان ولا جناح يا رب العالمين امين امين. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش يسكارم إمام ابن القيم
لباسي فائدة وسودكاني ذكرى تقريبا نزيكي يعني زياتر لصد فائدة بو ذكر باسكا من هندێکی ئاوا چەندانەیەکی ئەخەمەوە بیرتان بۆ ئەوەی بزان ذکر چەندێک فائیدەی هەیە. برا خۆشەویستەکانم ذکر شەیطانت لێ دوورە خاتەوە. هەر کاتێ زانیت شەیطان دێ خوتورەت بۆ دروستەکە ذکری خوا بکە بە تایبەتی لا ئیلاهە ئیلا الله شەیطان دوور ئەکەوێتەوە. بە ذکر خوای تەعالا لە خۆت ڕازیەکەی ئەتەوێ خوا ڕازیکەی ذکری خوا بکە تا خوای تەعالات لێ ڕازی ببێ. ذکر بۆ ئەو کەسانەی خەم و خەفەتیان هەیە خەم و خەفەتیان لا ئەبا خەڵکێک هاتوون نەک تەنها لای من لای خەڵکی تریش بە تەجروبە قەلەقیان بووە تووشی تەنانەت قەلەقی وای پیان کردو تووشی وەسواس بن بەس تەنها ئەوەنە وتمانە ذکر زۆر بکە و ئێواران و بەیانیان 100 جار لای کەمەکەی ئێواران و 100 جار لای کەمەکەی بەیانیان بڵێ لا حول ولا قوة إلا بالله بەڵام بەدڵەوە إن شاء الله لسرت لا أشياء تادومان بردوان بلسري دوای هاتۆ سوپاس بۆ خوا هەستەکەم هیچ قەلەقیەک و حاڵەتێکی نەفسیم نەماوە دەی پێمان وتووە دە ئیتر بەردەوام بە تا خوای تەعالا سەر مادام ئەو ذیکرە نەجاتیدا بەردەوام بە لەسەری و خەڵک هەبووە وەڵڵاهی سەرەتانی بووە سەرەتان خوای تەعالا من و ئێوە و هەموو مسلمانان پارێزێ سەرەتانی بووە و پیان وتووە ها لەم هەفتەکەی ئیتر ئەمری تەواو پوکاوەتەوە کە چوینەتە لای پێمان وتووە وشتەی لە ئەم وشەیە ئەم ذکرێ لا حول ولا قوة إلا بالله والذكركان سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر أما بردوام نسر زمانت به بإيش آزار ودعاء ما ويكسر من لداتو تتي والله لقل همو إيش آزار كان من أول سر زمان بو سپاس بو خوا وابزانم إيسا 3 ساڵە 4 ساڵە لەخوا بەزیابێ باوەڕەکەن ئێسا يعني ئیشی واکە عجایە بدێ بە شەرتێک نەی ئەتوانی یەک حرەکەی بچووک بکە ئەوەندە يعني حاڵی خراپ ئیسا سوپاس بۆ خوای تەعالا هەتا دکتۆرەکان عجایە بێت دڵی ئینسان خۆشەکە ئەگەر زۆر غەمباری زۆر بێتاقەتی غەمباری ذکری خوای تەعالا زۆر بکە تا دڵت خۆش بێ دەمچاوت ڕووناکە کاتەوە ڕزقت بۆ دێنێ من چەند جارێک عەرزم کردن کە ذکر ئینسان دەوڵەمەندەکە ذکر ئینسان دەوڵەمەندەکە بە تایبەتی ئەم ذکرانەوە باسمان کرد لەگەڵ سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ بیکە بە تەجروبە حاڵت فەقیرە ئیسە لەوانەیە هەندێکتان میوەتان داواکم مامۆستا ڕزقمان زۆر کورت بۆ تۆ زۆر کەم بۆ تۆ حەزەکەی قسەکەی من تەجروبە بکەی براینە ئێستا حالیان سەرەتای مانگی نوێیە تۆ لەسەر سڵاوات بەردەوام بە ڕۆژانە با سڵاوات لەسەر زمانت نەبڕێ دوای 6 دانەمانی تر لێرە بێرە ئێرە و لەگەڵ ما هەڵ سەرەوە لە خودبە بڵێ وەڵڵاهی مامۆستا من 6 مانگە سڵاوات ئەدەم هەر وەک خۆمامە واللهی وەک خۆت ناوی واللهی ڕزقت زیادەکە واللهی فەرقەکەی واللهی ژیانت ئەگۆڕێ ئینسان فێری مراقبەی خوای پەروەردگارەکە يعني إنسان بس ذكر كردن هستك دائما خوات شاوديريتي بويا دورك يتلا جناح تنها إيمانك زمان نية بلكو أبيته عمل إنسان أقرينته بلا إخوة تعالى زور جاتو أتيو جناح يبكي يما مروفين شهوت من هي حزل جناحك بلام بذكر إخوة تعالى يواش دورك يتوا لو جناحنا طبعا جناح كانت أسريته وكباس ما نكر لكاتي تنغانيها فرياتك به کاتێکا کە تۆ زۆر تەنگانەتە ئەکەویتە سجدەوە ڕزقت زۆر کورد دێنێ حاڵەتێکی وەزعێک هاتەتە سەر تا زاڵمێک ئەوێت تعداد لێ بکە بە ذکرکردنی زۆر ئینشاء الله تعالى ئەوانە هەمووی لا ئەچێ بە ذکر مەلائیکە دا ئەبەزێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەومان بۆکە لە مەجلیسی ذکرە ئێستا ئەم مەجلیسانە مەلائیکە دێت دەورتان ئەدا طبعا بەتەنیایش بی هەر مەلائیکە دێ بۆلات طبعا بتنياش بأجر ذكر إخوة تعالى بكي ملائكة ديت بولات لبرو فرصتك هول بدن جياني إخوتان نوراني بكن بذكر إخوة پروردگار للدنيا قبرتان نوراني أبي بو ذكرانا قيامتان روناك أبي والله لسر پردي صيرات ولا تاريك شوي لتاريكستاني روجي قيامتا أبي بنور يكبر دمت روناك كاتوا يا ربي إخوة إصلاح منك إن الله وملائكته يصلون على